ئاراستە ئاراستەی جەماعەتی شارەوانی بەرەو چەقچەق ئەڕۆن و ڕێکخراوەکان و ڤۆڵەنتێرەکان بەرەو ناو سەرچنان ئەڕۆین. هیوادارم بتوانین پرۆسەکە بە هێواشی بەڕێوەبەرین و مەبەستمانە زۆرترین خاشاک وەکەین. ئێستاش دەست پێەکەن بافەن. ولا بابا ولا دراني على نابو وخيراني دارایی و پێویستی چوار قسمەتکردنی شارەکە بۆ لەسەر ئاسێ ڕێکخراوەکان لانی پێویستە توانین لە پاکردنەوە. خانی بەڕێز ئەمە چییە ببوورە؟ ئەم هەڵمەتە ئەگەر ڕوونی کەیتەوە ئەم هەڵمەتە بۆ پاکردنەوەی شاری سلێمانیە کە توانین شارەکەمان جوان بکەین لەبەروی خۆتی هەرێم نایتوان بە خێرانی دارایی توانین دەم و دەستگا حکوومیەکان هەستی بە پاکردنەوەی شاری سلێمانیە پێویست ناکرێت چکە مەعاش زۆر کەڕان پێکارەکان خۆی پیش ناکرێت بۆیە ئەو پاشاکە زۆر ئێستا ئێمە ڕێکخراوەکان لایەنی پەیوەندیدار دام و دەستگاکان بێتە پاکردنەوەی شارەکە. ما مدانا
أنا جاهو بوتا هذا ولا سوريا ما يشبك إنت ما تيجي بس يا بريقين فرماندي ها ما من جانبت چییە؟ على كيف؟ باسیۆم بۆ کە ئێوە ئەمڕۆ ئێرە پاکەنەوە چۆنە؟ زبلة فاكين ئەم خۆڵە هیچ شوێ ئەم هەموو خۆڵە ئەتوانی ئەوە لابەی بەدەم تۆ قسەکەی بێ زەحمەت؟ ئەتوانی ئەوە لابەی بێ زەحمەت سپاس ما فعل مال ورا مال شو أخسر يقرأ ئەم باسییان هەڵماتەم بۆ کە ئەم هەموو خۆڵە هیچ شوێ ئەمە هەڵماتێکی ساڵانەیە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم بە هاوکاری کۆمیتۆ و مەڵبەندەکان و هەموو دامودەدا حکومی و ناحکومیەکان هەموو ساڵی لەم کاتەیە هەڵەسین بە پاکردنەوەی سەرجەم شار ئەمە نەتیجەی ئەو کۆمەڵە خەڵکانن کە هەست بە مەسوولیات ناکەن و خۆڵ و خاشتیان لێرە دائانیشن کاتێکی خۆش بەسەرە بەن و پاش خۆیان خۆڵ و خاشاکە بەجێڵ نوەڕۆ نەبێ ئێمە ساڵانە بە بودجەیەکی لەم بودجەکەمەیە و بە هیمەتێکی زۆر هەڵسین بە پاکردنەوە و خاوێنکردنەوەی ئەم شوێنەی کە ئێوەی بینەن ئەمە جاری چوارەمە ئێمە پاکەکەین لە یەکی ئایارە کە خەڵک لەو یەکی ئایر ڕۆژی جیانی کرێکارانە و کرێکاریش هەمووی لە پشووی فەرمیایە ئێمە ستافەکانمان وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هاتوون بە هەڵمەتی پاکردنەوەی ئەم شوێنە بە تایبەتی لە مانگێکا جارێ دوو جار ئێمە بە کاملی ئالیاتەکانمان و فەرمانبەر و ژینگە پارێزەکانمانی ئەم ناوە پاکەینەوە ئەمانەی کەیبینی ئەمە هەموو پاشماوەی ئەو کەسانن کە لێرەیەن کاتێک بە حسابی خۆیان کاتێکی خۆش بەسەرە برن و بەجێڵن ئەمە چەنەیە ئەم هەموو خۆڵە هیچ ماوەی چەنەیە ئەمە ماوەیەکی زۆر ئێمە هەفتانە یا ماگانە جارێ دوو جاری ئەم هەموو خۆڵە یەک هەفتەی سەیرانگەی تا بگەی لە سلەیمانی بەڵێ زیاتر ئەمە 4 ڕۆژ لەمەوە پێشێمە پاکمان کردوەوە 4 ڕۆژ هەمە پێش پاکتان کرد و ئەمەشی بەشێکی سەیران ئەمەش بەشێشێ ساخۆ زۆریش لەسەر پێشتا ئاها کرێکارەکانمان لەگە ستافی چاودێر و فەرمانبەرەکان کە هاتوون بەبێ کاتێکی گەرما و ڕەمەزان ئەکسەرێتیان بە ڕۆژ ئەمیان خەریکی پاکردنەوەی ئەم شوێنن بۆ مەڵی خەڵکێکی نامەسوول هەیە هەست بە مەسوولیات ناکات دڵی ناسووتێ نە بە نیشتیمانەکەی نە بە وڵاتەکەی نە بە زمانەکەی
جۆنایەتی بەڵێ ئێوە بەدەر لە پاکردنەوەک و شارەوانی ئیجراءاتان چییە چ ڕێوشێنێگە گرنەبێت ئێمە مەگەر بەس ئەو سیارانە کە ببینین خۆڵ و خاشاک فرێبەن ژمارەکانین بە لایەنی پەیوەندیدار و دوای ئەوان تاوانەیان بۆکەن لە بڕی 100,000ەوە تا 300,000یان بۆکەن لەوە زیاتر ئێمە هیچی ئینی کەمانی چەنە کراوە ئەمە ماوەی ساڵەکان لە ماوەی هەفتێکا چەنە دەکرێتەوە ئەم خۆڵ و خاشاکە فۆکەنەوە ئێمە لە عەرزم کردی لە ماوەیەم هەفتەیە ئەمە 2 جار هەڵمەتمان بۆ کردووە لە مانگێکە جارێ 2 جاریین زمنیەوەی کەوا ئێمە شوێنمانەیە گەڕەکانمانەیە گاز نییە بوجە نییە ئالیاتەکانمان ئەکسەرێتی هێشتێ پارە نییە کە چاکی کەیتەوە ئەبێ لەو گەڕەکانە بگریتەوە لە مانگێکە جارێ 2 جاربی بۆ ئەم شوێنانە هەرم شوێنە نییە چەقچەق هەیە هەندێک شوێنی کە هەیە هەواری شار ئەگەرە چیتە هەواری شار و شوێنە خۆشە چاکە ئەو هەموو بوجۆپارەی تیا دروستکرا خەڵکە چێ بۆ کاتی خۆش بەسەر بردن پاشەڕۆکی خۆی لێوێ بەجێ هەڵێ بێ ڕۆژی دوای ئێمە بچین پاچ یعنی لە ماوەی یەک هەفتەیەمە دووەم جارە و ئەم هەموو دووەم جار ئەوە بەردەوامی لەسەر کرێکارە بەڕێزەکان خۆڵ دەهێنن بەڵێ ئەوە تاوانی هەمیان زۆر دەوەتان خەری دوای کەباری هەلوێت ئێوە ئەوەی کە داتان ناوە گرتنی ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە خۆڵ و خاشاک فڕێ دەدەن ئەمە تا چەند توانیوێتی ئەو سزایی کە سزای درێ ڕێگر بێلەوەی کە فڕێدانی خۆڵ و خاشاک کەم بێتەوە تا ڕادەیەکی کەم هەیە هەست بە مەسئولیاتەکە دوایەوەی کە تاوانەی بۆ کرا جارێک واز لەو کردەوەیەنی هەست پاشە واز نایە هەل هەیە شۆفێر هەیە کە ئەڕوا زۆر بەلایەوە ئاساییە ناو سیارەکەی پاک بێ خاوێن بێ بەڵام دەرەوە قەیناکە بڵە ئاوەکە کایخوات و لە جامەکە فڕاتە دەرەوە یا کلینسەکە یا تەبڵەکی جگەرەکە خوا پێی لەنگەکە لە ناو سیارەکە لە شوێنێک دایبنێت تاگاتە و شوێنانەی کە بۆی دیاری کراوە و پیسایەکەی تێبکە یا خۆڵ و خاشاکە یا پارتماوەکەی خۆی تێکە فڕێ